بەڵێ کاکدان ئەسڵاو لێ و لە بینرانی کەناڵی ئاسمانی پەیامدارە لە شاری سلێمانی چالاکی و بۆنەوە مەراسیم و یادەکان بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم بەردەوامە. ئێستاکە لە بارگای مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی و قوتابیانی کوردستان سکرتێر و ئەندامانی مەکتەبی سکرتارەت و ئەندامانی ناوەندی زانکۆ و پەیمانگاکان و ناوەندی سلێمانی ڕێکخراوی و قوتابیانی کوردستان لێرە کۆبوونەوەتەوە بۆ مەبەستی ڕاگەیاندنی سیانزەهەمین ساڵی پرۆژەی دۆستانی محەممەد کە بڕیار وایە ئەم ساڵیش با چەند پرۆژەیەکی نوێ بە چەند بڕگەیەکی نوێ پرۆژەکە دەست پێ بکات. من بۆ وەرگرتنی بەیاننامەی ئەم ساڵیان ئەڕۆمەلای بەڕێز کاک ڕازگۆ قاسم ئەندامی مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی و قوتابیانی کوردستان و بەیاننامەکان بۆ خوێنێتەوە. سڵاتان دەبێت منای خوا ڕاگەیاندراوی پرۆژەی دۆستانی محەممەد بۆ ساڵی سیانزەم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، جەماوەری ئیسلام دۆستی هەرێمی کوردستان، قوتابیان و لاوانی خۆشەویست، پرۆژەی دۆستانی محەممەد پرۆژەیەکی ساڵانەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە سەرەتا لە ساڵی 2010دا دەستی بەکارەکانی کرد و تاوەکو ئێستا 13 ساڵە بە دروشمی ئاشناکردنی نەوەی نوێ بە ژیانی پێغەمبەری مەزن درودی خوای لەسەر بێت و ئاکار و ڕەوشت و سونەتەکانی بەردەوامە لە کارکردن لە ناو و لە دەرەوەی هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە هەر ساڵە و چەندین بڕگەی بەسوود بۆ قوتابیان و لاوان لەخۆ دەگرێت کە سەرجەمیان تایبەتە بە ژیان و کەسایەتی پێشەوامان کە دەمانەوێت یەکەم بەکردەوە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم بکەینەوە. دووەم قوتابیان و گەنجانی کوردستان ئاشنای سونەتەکانی سەروەرمان محەممەد بکەین. سێەم گەنجانی کوردستان بگەڕێنەوە بۆ لای ڕەسەنایەتی ڕاستەقینە و بە دوای خۆشەویست بکەون هەنگاو بە هەنگاو. بەڕێزان کاروچالەکەکانی ئەم ساڵی پرۆژەی دۆستانی محەممەد پشتیوان بەخوای پەروەردگار بریتی دەبن لە یەکەم ئەنجامدانی سیمیناری جەماوەری تایبەت بە ژیانی پێغەمبەری خودا لەلایەن کەسانی شارەزا بۆ قوتابیان و لاوان. دووەم کردنەوەی خولێک کە تیایدا سیمینار و پوختەی ژیاننامی پێغەمبەری خوا بە قوتابیان و لاوان دەوترێتەوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان. سێەم ئەنجامدانی ئاهەنگ و چالاکی هونەری جەماوەری تایبەت بە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوددا لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. چوارەم چاپ و بڵاوکردنەوەی پۆستەری تایبەت بە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ناوەندەکانی خوێندن و شوێنە گشتەکاندا. پێنجەم ئەنجامدانی میهرەجانی سۆزی دۆستان تایبەت بە هۆندرا و پەخشان بۆ پێغەمبەری خوددا. شەشەم ئەنجامدانی چەندین چالاکی جۆراوجۆری ڕۆشنبیری و زانستی و مرۆیی لەلایەن ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە لە ناوەندەکانی خوێندندا. کاتی جێبەجێکردنی پرۆژەکە لە مانگی ڕەبیع الئەوەل دەست پێ دەکات و بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەبێت. بۆ مەبەستەش داوا لە جەماوەری خۆشەویستی کورد دەکەین بە بەخشینە مادیەکان و توانە معنەوەکانیان هاوکار و سەرخەری کارەکانمان بن تاوەکو بتوانین بەرهەم و ئامۆژگاری و بابەتەکانی پرۆژەکە بگەێنین بە هەموو جێگایەک و ساڵی 13مینیش بەسەرکەوتوی بەجێبێنین. وسلام عليكم ورحمة الله. ڕێکخراوی قوتابیانی کوردستان لیژنەی بەڕێوەبردننی ساڵی سیانزەیمی پرۆژەی دۆستانی محەممەد پاییزی 1440 کۆچی بەرامبەر 2019 زاینی. دۆستخوازیارە کاکدانا بۆ دەستپێکی پرۆژەی دۆستانی محەممەد ئەمڕۆکە نزیکی 5000 لەم فرێکسا لەم پۆستەرانە بڵاو کاتەوە لە سەرتاسەری کوردستاندا و لە هەموو ناوەند و لەقەکان بڵاوەکرێتەوە و دەستپێکی پرۆژەکە لەمەوە بێت. ئەمە زانیاریەکەی لە ئێمە بەڵێ ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە بەردەم بارەگای ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم جۆرە کۆتاییمان بە گشتی هەواڵە سیاسیەکان هێنا. پاش کەمێکی تر هاوکارم گۆران هەواڵە وەرزشەکان پێشکەشەکات لای منەوە خواتان لەگەڵ.